زانی چێ کاروان ئەمن قسەی خۆم کرد و نوقتە. آخر برام ئەوە بەڕاستانە منتان بۆ شتانە بان کردووە؟ تۆش بە دڵی خۆت بەس ڕقم بنووسە. جەنابی پارێزەر پارە لای من گرنگ نییە، بەڵام سەیرم بەو سەردەمە دێ هەتا بە گەنجەکان ڕادەگا پیرەکانیش لە دوی پارەینە. تۆ بۆیان دەتڵڕقی واسی لێ بەر تەلەفۆن بۆ کەس بکەم. خۆت باش دەزانی باوکت ناوبانگێکی باشی نەبوو. بزانم ئەو شتم هیمە چ بوو کە دەتەوێت لەگەڵ منی باسکەی. نیهات ئەمە شتێکە پێ بڵام. چی دەڵێ ئەمریکا؟ پرۆگرامی ئەرێ بەزنیە شەممە کاتژمێر 9 شەو